ئامۆزایەتی هەر ئەوەشنا هاوسەری خوشکەکەیەتی کە چی دەیەوێت بەڕە لە ژێرپێی دەربهێنێت و لە نێو پارتی و حکومڕانی دوور بخاتەوە. نێچیروان بارزانی و مەسرور بارزانی لە ڕووکەشدا ئاوهان و باوەشی دۆستایەتی بەیەکدا دەکەن، بەڵام لە واقعدا نەیاری سەرسەختی یەکترن. یەکێکیان بە ئەندازیاری ئاوەدانی و ئەوەی دیکەشیان بە ئەندازیاری چاکسازی لە نێو باڵەکانیاندا ناو دەبرێن. هەر یەکە و جەمسەرێکی دەسەڵاتیان گرتووە، هەموو شتێکیان بۆ خۆیان هەیە، کەناڵی میدیایی، هێز، کۆمپانیا و زانکۆ و دەیانی دیکە. نێچیروان بارزانی زیاتر لە 15 ساڵ سەرۆکوەزیرانی هەرێم بوو، بەڵام ئامۆزاکەی کورسیەکەی لێوەرگرتەوە و خۆی لەسەری دانیشت، نەک کورسیەکەی سەرۆکوەزیران، بەڵکو دەیەوێت لە هەڕەمی دەسەڵاتی حیزبەکەشدا بیهێنێتە خوارەوە یان خۆشی هاوشێوەی ئەو لە تەنیشت باوکی دابنیشێت. نێچیروان بارزانی ئەو کاتەی باڵادەست بوو کەسە نزیکەکانی لە ناو پارتی و حکوومەتدا ڕۆڵ و پۆستی باڵایان بەدەست بوو، بەڵام مەسرور بارزانی بە کاریگەریدانان لەسەر باوکی هاوکێشەکەی پێچەوانە کردەوە. لە هەڵبژاردنی ساڵی 2018 پەرلەمانی کوردستان مەسرور بارزانی چووە سەر تەختی حکومڕانی کوردی، بەڵام حکوومەتێکی بە 20 ملیار دۆلار قەرزەوە بۆ جێهێشت. جگە لەوەش هەموو مامەڵەیەکی تایبەت بە دۆسەی نەوتی خستە نێوهەکبەکەی خۆیەوە و بەو شێوەیە نێچیروان بارزانی دەستی ناوەتە بینەقاقای کابینەکەی ئامۆزاکەی. ئەوە تا مەسرور بارزانی خۆشی ئەوە ناشارێتەوە. دۆسیای نەوت و غاز لە کابینەکانی پێشووتر برگاری لەسەر درراوە چۆن مامەڵەی لەگەڵ کراوە، بەڵام مەسرور بارزانی لەو ڕۆژەوەی لە کابینەکەی دەست بەکار بوو دەستی کرد بە دوورخستنەوەی کەسە نزیکەکانی نێچیروان بارزانی و تەنانەت فەرمانبەرە ئاساییەکانی ئەنجومەنی وەزیرانی دوورخستەوە و کەسانی سەر بە باڵەکەی خۆی لە شوێنیاندانا. دیارترینە و بەرپرسانەی نزیکن لە نێچیروان بارزانی دوورخراونەتەوە ئەمانن: نەوزاد هادی پارێزگاری پێشووی هەولێر، کەریم شنگالی وەزیری پێشووی ناوخۆ، دڵشاد شەهاب وەزیری ئاوادانکردنەوە و فەلاح مستەفا بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێم و چەندین بریکار و بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری فەرمانگەی دیکە. مەسرور بارزانی گۆڕانکاریەکانی هەر لە حکوومەت نەوەستاند، لەناو حیزبیش دەستی کرد بە گۆڕینی بەرپرسی ئەو لقانەی سەر بە باڵی نێچیروان بارزانین. نێچیروان بارزانی بەشێکی زۆری ئەو کەسانی بردە سەرۆکایەتی هەرێم. ئێستا سەرۆکایەتی هەرێم باڵی نێچیروان بارزانیە و ئەنجومەنی وەزیرانیش باڵی مەسرور بارزانیە. نێچیروان بارزانی لە بەرامبەر هەموو ئەو فشارانی ئامۆزاکەی خستوێتە سەری تاوەکو ئێستا وەکو خۆی بێدەنگی هەڵبژاردووە، بەڵام لە ڕێگەی میدیاکەیەوە کەوتۆتە وێزەی کابینەکەی مەسرور بارزانی و وەک کەناڵێکی ئۆپۆزیسیۆن کار دەکات و ئەو بابەتانە ڕوومەڵ دەکات کە ئامۆزاکەی پێی قەڵسا، وەکو دواکەوتنی موچە و گیان لە دەستدانی خانەنشین لە نۆرەی وەرگرتنی موچەدا و گرانبوونی بانزین و گرانبوونی نرخی شتومەک. بۆ هەموو ئەمانەش بە شێوەیەک کار دەکات کە کابینەی نۆ هۆکارێتی. مەسرور بارزانی ئەم کارکردنە میدیای کەناڵی ڕووداوی سەر بە نێچیروان بارزانی بادژایەتیەکی ئاشکرای خۆی دەزانێت و بۆیە دەیەوێت کارکردنی بە تەواوی سنووردار بکات. ماوەی چەند مانگێکە وەزیرەکانی پارتی ناتوانن لێدوان بۆ کەناڵی ڕووداو بدەن. بەر لە مانگێکیش باڵی مەسرور بارزانی هەموو فەرمانگەکانی هەولێر و دهۆکی ئاگادار کردبووەوە بە هیچ شێوەیەک نابێت لێدوان بۆ کەناڵی ڕووداو بدەن. ئێستا فشارەکانی زیاتر کردووە و فەرمانێک بۆ بەرپرسان و کادرانی پارتی نێردراوە کە بە هیچ شێوەیەک چاوپێکەوتن لەگەڵ ئەو کەناڵ ئەنجام نەدەن. لە فەرمانەکەدا هاتووە کەناڵەکە مڕاعاتی ئەمنی نەتەوەی ناکات، هەندێک بابەت دەوروژێنێ لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە، بۆیە دەبێت هەواڵان خۆیان لە چاوپێکەوتن لەگەڵ تەلەڤیزیۆنی ڕووداو بپارێزن تا ئەو کاتەی بە ڕەفتارەکانیدا دەچێتەوە. سروشتی فەرمانەکانی پارتی بەو شێوەیە کە سەرۆکی حیزبەکە دەری دەکات، واتە مەسعود بارزانی بەپێی زانیاریەکان ئەم فەرمانە بە فشاری مەسرور بارزانی دەرکراوە. ناکۆکیەکانی نێوان ئامۆزاکانی بنەماڵەی بارزانی گەیشتۆتە ئەم ئاستە، بەڵام پێشبینی زیاتری لێ دەکرێت لەبەرەوەی مەسرور بارزانی پلانی هەیە لە هەڵبژاردننی داهاتوودا کەسێکی گوێڕایاڵی بکات بە سەرۆکوەزیران و خۆشی بچێتە سەر ئەم کورسی ئێستا و ببێت بە سەرۆکی هەرێم.